بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە گەردەلوولی ئەقسا دەکەین کە لەلایەن بزوتنەوەی حەماسی ئیسلامی لە ڕۆژی ڕابردوو دژی قەوارەی جوولەکە ئەنجامدرا باز لە لێکەوتەکانی دەکەین ئایا بۆچی ئەم هێرشەی بزوتنەوەی حەماس لەم کاتەدا ڕوویدا لێکەوتەکانی چییە؟ ئایا ئابڕوچوونێکی گەورە و بۆ خودی دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل و قەوارەی جوولەکە و ئایا جەنگەکە بەرفراوان دەبێت یاخود ئیسرائیل قەوارەی ئیسرائیل دەتوانێت کەرتی غەزە داگیر بکات وەکو کوردیش ئایا دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت ئایا بۆچی لەن وەکو کورد دەبێت هاوسۆزیەکە بێت لە بینی کورد و فەڵەستینیەکانە لەگەڵارێک لە بەڕێزان دکتۆر فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی دادگەری لە ستۆدیو هەروە لە هەڵابدەشەوە مامۆستا کامیل محمود نووسەر قسە لە سەرم پرسە دەکەین کاکتۆر بەخێرمە سوپاسیانە دەبوون دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە باسێکی کورتی کەرتی غەزەمان بۆ بکەی و دابەشبوونی فەڵەستینیش بۆ دوو ناوچە و دوو بڵین هێزی جیاوازکە حکومڕان دوای دێنە سەر گەردەلوولی ئەقسا. بەڵێ زۆر سوپاس بنای خۆی گەورەی میوان سوال بۆ جناتان سڵاوەڕێز بۆ بینران و بۆ میوانی بەڕێز دیارە ئەگەر ئێمە سەیری کەرتی غەزە بکەین وەکو بەشێکی بچووک لە خاچی فەڵەستین خاچی فەڵەستین بە کۆی خاچی فەڵەستین کۆی کە دەستی بەسەردا گیرەوە داگیر کراوە ئێستا ناونراوە ئیسرائیل یاخود بەوەی کە پێڵان زەفەی خەربی لەژێر دەسەڵاتی با بڵێن حکومەتەکەی محمود عباس و فتح و ئەمە لەژێر دوای لەژێر هێمنەی ئیسرائیلدایە قەوارەی جوولەکە کلوتی بە دوو بەشەوە بەشێکی کەرتی غەزە دابڕاوە بەشێکی کەناری خۆراوە بەشێکی بەڵێ زفەی غەربیە کەناری خۆراوە ئەنی بێکەوە نەبەسراونەوە و دابڕاون ئەزانی چێن ئەم دوو ناوچەیە ئەن با بڵێن کەرتی غەزە ئیسرائیل هێمنەی هەیە بەسەریدا ئەتوانین بەجۆری خۆراوە بەڵێ کەناری خۆراوە ئیسرائیل لەژێر هێمنەی ئیسرائیلدایە و ئیسرائیل سەرپەرشتی ئەکا و با بڵێن لەژێر هێمنەی یاخود لەژێر ئینتیدابی ئیسرائیلدایە بەڵام ئەوەی کە شوێنەکە بێت کە لە فەڵەستیندا سەربەخۆ مابێتەوە لەلایەن فەڵەستینەکانەوە یاخود بڵێن ئیسرائیل هێمنەی بەسەری دانەوە بریتە لە کەرتی غەزە کەرتی غەزەش ناوچەیەکی بچووکی گەمارۆ درراوە کە مەساحەیەکی بچووکە نزیکەی 360 کیلۆمتر چوارگۆشەیە واتە بە تۆڵی 41 کیلۆمتر و پانایی لە نێوان 5 لە هەنشن تا 15 کیلۆمترە و ئەم ناوچەیە گەمارۆ درراوە بەشێکی لایەکی کە بەشی ڕۆژهەڵاتی بریتێ لە دریای ناوەڕاست و بەشەکەی تری کە بریتێ لە زفەی غەربی و لەژێر هەمێنەی با بڵێن ئیسرائیلدایە و بەشی باکوور و باکوور ڕۆژهەڵاتی ئەوەی کە پێوترە ئیسرائیل لەژێر هێمنی ئەودا تەنها سنوورێکە هەیە بێ بریتێ لە باشوور لەگەڵ میسردا کەەوە دەواازەی هەیە ئەوش دەواازی لەژێر کۆنتترۆلی نێودەوڵەتداوە لە ساڵانی ڕابردا چەندی دار بۆ منە میسر لەژێر فشاردا ئەم دەواازەیەشی دادەخست بۆیە ناوچێکی گەمارەدراوی قەتسکراوە بەڕاستی کەرتی غەزە باشە بەس ئەوەی کە وتت کەناری خۆراوە کە بزوتنەوەی فتح بە سەرۆکاتی محمود عباس لەوێ دەسەڵاتدارە کێشینی لەگەڵ ئیسرائیلە هەر زیاتر بۆ حەماس سەرکێشەیە کە ئێستا و لە غەزە بڵێن لە دوای 2006 خۆی دەسەڵاتی لە غەزە و کۆنتترۆلی کردووە هەرە و کێشەی هەیە نەخێر ئەتوانین بڵێن ئێمە کێشەی فەڵەستین بەڕاستی ئێمە بگەڕنەوە کە حەشیم بوعدێکی مێژووی گەورەی هەیە ئەم کێشەیە کێشەیەکی قوڵەوە پرسێکی گەورەیە و ئەتوان بڵێن زیاد لە 100 ساڵە ئەوەی وەکو ئێستاکەوەی کە بڵێن فەڵەستین بیدایەتەکەی کێشەی کرد بۆ سەڵدانی بزوتنەوەی صهیۆنی کە لە ساڵی 1990 یەکەم کۆنگرەی خۆیان ئەبەستن و لەوە دو هەوڵەدەن خاشی بۆ جوولەکە دەستەبەرکەن و تیای دەوڵەتە دروست ئەو خاکە ئەگەرچی هەرشوێ بێ دەسەرتای ئۆپشنی تیودر هرتزل کە با بڵێن مؤسسی حرەکەی صهیۆنی و بریتی نەبوو لە فەڵەستین بەڵکو بریتی بوو لە هەر خاشێکە بتوانن تێدا دەوڵەتە دابەزێنن بۆ بیدیان لە ئەرجەنتین کردەوە بیدیان لە ئۆغەندا کردەوە دوجار هاتنە سەر ئەوەی کە لە فەڵەستین ئەم خاکە دابەدە بەرحەڵم بوعدێکی مێژووی گەورەی هەیە تا دوجار لە کاتی جەنگی میجاندا بەلفۆر وەزیر ئارتر بەلفۆر وەزیری خارجی بریتانەکان ئەم بوعدەی دا بە یەهودیەکان کە ئەم دەوڵەتە یاخود ئەو خاکە بدا بە جوولەکە و تیادا دەوڵەتەکان پێشتر خاکی فەڵەستینیان کۆنتترۆل کردبوو پێشتر تاوان بە پێ ڕێکوتنامەی ساکیز بیکۆ ناوچەکانی ژێردەسی دەوڵەتی عوسمانی دابەش کرابوو و با بڵێن فەڵەستین بەشێکی بەر بریتانەکان کەوتو و بڕاددا و شوێنە پیرۆزگان بخرێنە ژێر هێمنەی نێودەوڵەتیەوە بەڵام دوجار بریتان دەستی بەسەرگرتووە لە 1970 ساڵێک دوای ساکیز بیکۆ ئەم ناوچەی دا بە
یهودیەکان بەپێی وعدەکەی کە لە مژدان سوا پێی وعدی بەلفۆر ئارسە بەلفۆر وەزیری خارجی و کاتەی بەریتانیا بوو بۆ دواتر لە سان ڕیمۆ خراژێن هیدابی بەریتانەکانەوە دوجار قۆنا بە قۆنا جوولەکانی جیهان لە ڕێی حرەکەی سەهیۆنیێتەوە هەوڵدا کە کۆچیان پێ بگرێ بۆ با بڵێن بۆ خاکی فەڵەستین و قۆناغ بە قۆناغ فراوانخوازیان دەکرد و کۆمەڵێک یاخۆ بڵێن ڕێکخراوێکی چەکداری نیچەنیهێنی مسلحیان هەبوو دوو ڕێکخراوی چەکداری مسلحیان هەبووە دوجاریش ئەو بکە لە 1940 دەوڵەتی ئیسرائیلیان دامەزران و وەلەو کاتەوە ئەتوانیان بڵێن قۆناغ بە قۆناغ ئیسرائیل یاخۆ بڵێن یەهودیەکان لە فەڵەستین هەوڵەدەن خاکیخوایان لەسەر حسابی فەڵەستینەکان زیاد بکەن. ئێستا زۆر زیاد بووە چونکە کاکتۆر لە شتێکی بخوێندەوە لە 1939 جوولەکە لە 102 فەڵەستین بوو بێ. ئێستا بە کوژمارەی دانیشتوان لە 150 تێپەڕاندووە کوژمارەی دانیشتوان باز دۆکە 7 میلیۆن جوولەکە هەیە لە بەرامبەر فەڵەستینەکان ئەوەی کە ماوەتەوە 7 میلیۆن و نیو بێ و بەمان شێوە بازێک لە 185 خاکی فەڵەستین ئێستا لەیان قوارەی جوولەکە کۆنتڕۆڵ کرد. یعنی گۆڕانێکی زۆر گەورە ڕووی داوە. گۆڕانی زۆر گەورە ڕووی داوە و ئیسرائیل تەنها بۆ سنووری ئێستاش اکتیفا ناکە ئەو پێی وایە سنووری ئەو لە نێوان نیل و فراتایە ئەو ئامانجی حرەکەی سەهیۆنێتەوە ئامانجی با بڵێن جوولەکە سەهیۆنەکانە کە پیان وایە ئەوەی کە ئێستاش هەیەە ئەمە سنووری ئەوان نییە بەڵکو سنووری ئەوان بریتێ لە نێوان نیل و فرات و هەوڵەدەن بۆیە قۆنا بە قۆنا هەوڵانداوە سنووری خاکی خۆیان فراوانکەن لە حسابی خەڵکی فەڵەستین لە حسابی خاکی فەڵەستین و لە حسابی بەڕاستی کوشتوبڕی خەڵکی فەڵەستین کە لە مێژوودا چەندین کوشتارگە و قەسابخانە دەرها بە خەڵکی فەڵەستین ئەنجامدا و سڵان لە هیچ شتێک نەکردەوە لە پێناوەی کە ئەو قوارێ بە خۆیان دامەزێن لە حسابی خاکی فەڵەستین و خەڵک و هاوڵاتانی فەڵەستین. کاکتۆر دێمەوە خزمەتت ماوەسە کامیل سوپاسیان بەدەبوونی بەڕێزشی دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەبارەی گەردەلوولی ئەقسا کە لە دوێنێەوە بڵین ڕووی داوە بزوتنەوەی حەماسی ئیسلامی هەستاوە بە چارەکێکی چەکداری نەوعی چۆن توانرا ئەمە سەر بگرێ و چ پەیامێکشی تێدایەوە چ پەیامێکی لێ دەخوێنێتەوە گەردەلوولی ئەقسا. بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان سڵاو بۆ ئێوەی پێز بۆ میوانە بەڕێزەکەت بۆ بینەرانی بەرنامەکە. دیارەوەی دوێنێ ڕوویدا بە هەموو پێوەدانجێ بنەمای ململانەکەی گۆڕی وەکو چاودێرانەڵێن قەواعیدی ململانێ داگیرکراوە بە تایبەتیش لە نێوان فەڵەستینەکان و ئیسرائیلەکانە بە تەواوی گۆڕانی بەسەرهات. ئەم گۆڕانکاریە لە هەلومەرجێکی ناوازەدایە لە هەلومەرجێکی فەڵەستینی هەلومەرجێکی ئیقلیمی هەلومەرجێکی نێودەوڵەتی یعنی هەموو ئەو هەلومەرجانەشی تێکدا کە دەرهاوێشتەکانی دوایی ئەم ڕووداوەی دوێنێ بەڕانی بەسەرا بێت. ئەم ڕووداوەی کە دوێنێ ڕوویدا بەڕاستی بە وا باسەکرێکامش ئۆکتۆبەرێکی ترە 11 ئۆکتۆبەرێکی تری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 11 ئۆکتۆبەر ئەمریکای تووشی شۆک کرد سپتەمبەر ئەمەش ترە ئەمە لە مانگی ئۆکتۆبەر کرد و بە هیچ شێوەیەک چاوەڕوانی ئەوەی نەکرد چونکە لەم کات و هەلومەرجەدا ئێستا ناوچەکە بە تایبەتی دنیای عەرەب هەمووی لە چاوەڕوانی ئەوایە یەک لە دوای یەک هەمویان ئیعلانی تەطبیع و ئیعلانی ئاشتی لەگەڵ ئیسرائیل بکەن دیارترینیان بەڵێ دێمەوە خزمەتت ماوەسا دیارە گرفتێکمانەیە لە ئینتەرنێتەکە دێمەوە خزمەت ماوەسا کامیل بۆ بورە کاک دکتۆر سەرنجی بەڕێز چی بوو لەسەر و چالاکی سەربازیە ئەمە ڕۆژوەزیر دەروی ئەمریکا قسەی کردووە دەڵێ لە 1973ەوە بڵین خراپترین شەڕەکە توژی قوارەی جوولەکە بوو بێت چالێکێکی کاریگەر بووە. بەڵێ توانین بڵێن ئەمە کە دوێنێ و بەتایبەتی دوێنەوە ئەم ڕۆژ درێژی هەیە بەردەوامی هەیە بریتێ لە توانین بڵێن خاڵێکی وەرچەرخان لە مێژووی ڕوبەڕووبوونەوەی نێوان فەلەستینەکان و باڵێن قوارەی زاوێنی و ڕووداوێکی گرنگە و بەڕاستی تا ئێستا ئەو شۆکێکی ئیسرائیل و هاوپەیمانەکانی ئیسرائیلی گرتووە بەری نەداون کە شۆکێکی گەورە بووە شوێکی گەورە بوو کە ڕاستی ئیسرائیل
هەرگیز ڕەنگە تەوەقع ئەوەی نەکرد کە دووچاری شکستێکی ئاوە گەورە بێتۆ لایەن هێزێکی وەکو حەماسەوە کە بەڕاستی حەماس هێزێکی با بڵێن گرنگە کاریگەرەوە هێزێکی با بڵێن لەگەڵ ئیسرائیلە مێژوک لە ململانێ و بەرێکەوتنی هەیە بەڵام ئەم جاران ینی خاڵێکی گرنگە و ململانەکە تونترە و شەڕەکە با بڵێن شەڕێکی کتوپڕ و وەکوتمان شۆکێنەرە بۆ ئیسرائیلەکان و بۆ ئەوانی لە ڕووی هەواڵگریەوە بێت لە ڕووی عسکەری شۆ بێت چونکە دزەکردن ئەم حاڵەتە هەبووە پێشتر ینی لەکەیەوە دزەکردنی بڵێن بەم شێوێن نەبووە بۆ ناو جەرگەی بڵین قواری جوولەکە ئەزانی چۆنەکە حەشی بەسا بۆ منەکە مقارنەکەن بە حربی ئۆکتۆبری 1970 ئەوە چی بووە بڵین ئێمە گەسەیەکەین لە مێژووی لە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە کە لە 1940 دامەزراوە بە براری نەتەوەگرتوەکان لەو کاتەوە کە دامەزراوە کۆمەڵێک شەڕ و پێکدادە ململانی لە نێوان وڵاتانی عەرەبی و لەگەڵ ئیسرائیلە هەبووە بۆ منە لە 1940 کە ئیسرائیل دامەزرا وڵاتانی عەرەبی دانە پێدا کۆمکاری عەرەبی براریدا کە ڕوبەڕووی ئیسرائیلەکە بنەوە شەڕ ڕوویدا بەڵام دوجار وڵاتانی عەرەبی ناتوانێت سەرکەوتن بەدەست بێن و کشانەوە لە 1956 بە هەمان شێوە شەڕ ڕوویدا و هاوشێوە واروە لە 1960 هەموو عەرەب توانی 6 ڕۆژ مقاومەی ئیسرائیل کە پێڵێن ئەیام ست العەرەب و جگە لەو 6 ڕۆژ لە 1960 دا ئیسرائیلەکان سەرکەوتن و هەموو وڵاتانی عەرەبی تێکشکان سەرباریەوەی کە نانتوانێت بستێ خاک بگێڕنەوە وڵاتانی عەرەبی بەڵکو بەرزەکانی جرانیان لەدەستدا و هەروەها زفەی خەریبیان لەدەستدا قودسی شەرقیان لەدەستدا و سیناشیان لەدەستدا بەڵام لە 1970 میسرەکان توانیان سینا بگرنەوە و ئیسرائیلەکان جوولەکە لە سینا بکەنە دەرەوە بۆیە ئەم دوو حربە هاوشێوە دەکەن لە ئێستاشدا جارێکی کە غەزەیەکان و فەڵەستینەکان لە غەزە و حەماس توانی کۆمەڵێک ناوچە جارێککە لە ژێسی ئیسرائیلدا بگێڕێتەوە بۆ سەر یاخ بڵێن ئازادیکە ڕزگارێکە لە ژێسی ئیسرائیل بووە ئەمە ئەشوپێن بە حربی 1970 کە لەوێدا ئیسرائیل شکستێنە و خاکی سینای گەڕایەوە و لێرەشدا جارێککە ئیسرائیل شکستێنەوە کۆمەڵێک ناوچەی دەوروبەری غەزە گێڕاتەوە بۆ ژێردەسەڵاتی فەڵەستینەکان بۆیە ینی مقارنەی دوو حربە بووە بەیەک دەکرێت و ئەمەش بۆ دەشوپێنن کە بێگومان لە ڕووداوێکی کتوپڕ بووە و لە ناکاو یاخود با بڵێن دەرفەتەکە حەماس دەرفەتەکەی قۆستەوە کە توانی ئەو چالێکیە لەو کاتسادەدا ئەنجام بدات. سوپاس دەکەم مامۆستاکانی بینەوە خزمەتان ببوورە ئەو کاتە دەنگەکەت باش نەگەیشت کە باسی لەوەت کرد کە ئەم گەردەلوولی قسە 11 سێپتەمبەرێکی دیکە بۆ جوولەکە فەرموو مامۆستایە. واقعەکە جۆرێکی ترە بێ هەموو جوڵەکانی تایە ئەوەی کە خەرقی حدودی ئیسرائیل و ئەو ئەوە نییە کە ئاگاداری هەموو جۆرەیەکی فەڵەستین بێت داچووە ناو شەقامەکانی ئەو شان بە شەقام و قۆناغەکان ئەگەڕێن دیارە ئەوە ئەو پەیامی تایە کە ئەوانەی لەبەرەوەی فەڵەستیندا ئیسراو هاتوون بەیەر شینگیان بۆ ئیسراوە ناتوانین ئەمنیەتیان بۆ دادین بکرێەوە هەمیشە لە مەترسیەکان و ئەوە شوێنی ئەوانیە ئەدەستانەوە شوێنی خۆیان بە هەمان شێوە ئەو بێتە دەورە عەسکەری کەوا ئیسرائیلیەکان هەیانە ئەسلامەی ئەوە دانیە فەرسی واسی سەرێکی دەمی فەڵەستین بکات بە هەمان شێوە دەستی کۆپاندەیەکیش هەندێکات ئەدەست ئیسراوەتە ماوەی هاتن لە مەشهەدەکان ئەجێندی هەموو ئەوانش پەیامە بەڵێیتەوە ئەوانەی کەوا لە دەرەوەی فەڵەستین ئەهێنرێن و فەڵەستین ئەهێنرێن و بەردەوام هاوردە ئەکرێن لە 1940ەوە تا ئێستا بزانن کەوا ئەوەی دێتە ئیسرائیل حاڵەتێکی نائەمنی حاڵەتێکی مەترسیدار چاوەڕێیەکە کە چونکە هاتوونەتە سەر خاکی وڵاتێکی داگیرکراو هەموو ئەمانە بەڕاستی ژەن پەیام و جگە لەوەی کەوا وەکووتمان معادلاتی دەوروبەری شەگۆڕێ هەموو ئەو بەرنامانەی کەوا دانرابوو شەرق لە ئەوسەتێکی نوێ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی تازە کە دەستی پێکردبوو بە تەطبیعی وڵاتانی عەرەبی یەک لە دوای یەک
قابلی ئیسرائیلەوە لەگەڵ ئیسرائیلا دانیشتن و ڕێکەوتن و دوا جار گەورە وڵاتی ئیسلامی و عەرەبی کە عەرەبستانی سعودی بوو چاوەڕوان ئەکرا کە ئەویش لەگەڵ ئیسرائیلا ئیعلانی تەطبیع و عەلاقاتی ئاشتی خۆی بکە. ئەمە ژوای کردبووە کەوا فەڵەستینیەکانی خستبووە مووقیفێکی زۆر حەریجەوە ئەوان ئێستا بێکەس مابوونەوە لەم حاڵەتی بێکەسیا و لەم حاڵەتی کەوا بەردەوام ئیسرائیلیەکان لە هەموو لایەکەوە گەمارویان دام بە تایبەتی قتاعی غەزە کەرتی غەزە کە لە 2007ەوە کە حەماس دەستی بەسەر داگرتبوو لە ئەنجامی ئەو بەریەککەوتنەی لەگەڵ حرەکەی فەتح و با سەرۆکایەتی محمود عەباس قیتاعەکە لە دەستی ئەوانە بوو لە هەموو لایەکەوە درا هیوادارم هاوکاران من دەنگەکەی مامۆستا چاک بکەن داوا لێبوون لە مامۆستا کامل دەکەن. کاک دکتۆر سەبارەت بە کاردانەوەی وڵاتان کاردانەوەکان چۆن دەبینی کە ئێستا بڵێن هێرشی پێچەوانەش دەستی پێکردووە هێرشی قەوارە جوولەکە بۆ سەر کەرتی غەزە هەڵوێستەکان هیچ هەڵوێستێکی بە تایبەتەوەی پێوەستە بە وڵاتانی عەرەبی تا وڵاتانی ئیسلامی پێشتر تورکیاش بڵێن هەڵوێستێکی ئێستا داوای کردو هەردوو وڵاتان بە خۆیان دابگرن. بەڵێ لەسەر ئاسی ڕسمی وڵاتان ئەتوانین بڵێن هەڵوێستێکی فەرمی بەتایبەتی وڵاتانی ئیسلامی و عەرەبی هەڵوێستی فەرمی ئۆتۆمان نییە ئەوەی کە هەیە زیاتر وڵاتانی عەرەبی داوای ئارامکردنەوەی دۆخەکەن داوای دان بە خۆدا گرتن دەکەن داواکەن دۆخەکە زیاتر تەسعید نەبێ و لەم لاوەی کە تاسە پشتیوانی وەکو دەوڵەت پشتیوانی بۆ ئەو هێرشەی بچنەوەی حەماس دەبڕی بێ ئێران کە پشتیوانی ئەو کاری کردووە بێگومان دژاتی خۆی بۆ ئیسرائیل دەبڕیێتەوە ئەوەش کارێکی با بڵێن پێشینەی هەیە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە و تورکیاش بە هەمان شێوە تا ئێستا بۆ منە هەرداوای تەطبیع و داوای پەیوەندیەکانی تورکیا و ئیسرائیل جۆرێک لە ئاسایی بوونەوە هەیە چونکە سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ماوەی پێش وڵاتانی ئەردۆغان کۆبوونەوە وڵاتانی ئیسلامی لە نێوان دوو بەرداشە بەتایبەتی ئەوانەی کە لەگەڵ ئیسرائیل تەطبیعیان کردووە یاخود چاوەڕێی تەطبیعن و بۆ منە تورکیا وەکو کە علاقی لەگەڵ ئیسرائیل تا ڕادێک ئاسایی بۆ تۆ لە چاو ماوەکانی ڕابردەکە گرژی بەخۆ بینی بوو ئەمە لەلایەک بەرامبەر ئیسرائیل ینی مووقفێکی تند و ڕاشکیان دەرنەبڕیوە لەم لاشەوە لەبەرەوەی کە وەکو لایەنە با بڵێن سۆزە ئاینێکە وەکو با بڵێن حەقی ڕەوای دۆزی فەلەستینی و گیرانەوەی خاکی زەوتکراون و پیرۆزی قودس و گیرانەوەی قودس لەم لاشەوە نەیانتوانیوە با بڵێن ئیدانی کارەکەی بزنی حەماس بکەن کاتە تا ئێستا هەوڵەنداوە باڵانسێک ڕابگرن و مووقیفێکی ڕاشکان دەرنەبرێت کۆمەڵە وڵاتانی ئەوروپیا ئەمریکا بەەوە بێگومان باشەکە پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل ڕاگەیاندووەوەی تر دژاتی ئەو کارێک کردووە شتێک کە چاوەڕوانکراوە بڵێن ئەو شوێنانەی کە زۆرینیان موسڵمان نشین وڵاتە عەرەبیەکان بڵێن هەڵوێستی شەقام و خەڵکەکە جیاواز لە هەڵوێستی حکومڕانەکانیان زۆر جیاوازە لە پرسی فەڵەستین بێگومان شعبی فەڵەستینی و فەڵەستینەکان بەگشتی و لەم کارەی حەماسیشە توان بڵێن عەتفی وڵاتانی ئیسلامیان لەگەڵە عەتفی خەڵک و جەماوەری کۆمەڵگەی موسڵمانی و جیهانیان لەگەڵە ئەوە نکۆڵی ناکرێ و بەڵام وەکو هەڵوێستی فەرمی هەڵوێستی ڕسمی وڵاتان تا ئێستا ئەتوانین بڵێن هەڵوێستێکی ڕاشکاو نییە هەڵوێستێکی شەرمنانەیە هەڵوێستێکە داوای دام بە خۆداگرتن و ئاساییکردنی دۆخەکە و با بڵێن زیاتر گرژنەبوونی دۆخەکە دەکەن. باش بە سەبارەت بە گەلی کورد ئەوەی کە پێویستە بە گەلی کورد دەبێت هاوسۆز بێ لەگەڵ فەڵەستینەکان سەرۆکی کۆمەڵی دادگەریش بەیانێکی بڵاو کردێتەوە باز دەکە کە پێویستە موسڵمانێک پشتگیری لە دۆزی ڕەوای فەڵەستین بکات و ئەگەر بە دوعایەکیش بێت پشتیوانیان بکات بۆچی دەبێت ئێمە وەکو کورد هاوسۆز بین لەگەڵ کێشەی فەڵەستین لە چەند ڕوانگەیەوە بێگومان بەنسبەت کورد و فەڵەستین توانین بڵێن خاڵی لێکچوومان خاڵی هاوبەشمان زۆرە یەکەم وەکو کە لایەنی
مسلمانەتی و کە وەنیە لایانی ئاینی و لایانی مسلمانەتیەوە بێگومان ینی حەقمان لەسەر یەکترەوە متعاطفین لەگەڵ یەکتردا وەکو لایانی زوڵم و ستەم و چەسانەوە ئێمە هەردوو گەلی فەڵەستین و گەلی کورد دووگەلی چەساوین دووگەلی کە باجی یاخۆ بڵێن قوربانی دەستی زلهێزانین بە تایبەتی ئێمە کورد و فەڵەستینی هەردووکمان بەپێی ڕێکوتنامەیەک دابەشکراین کە ساگیز بیکۆیە ئەوە هاو بەشە بێگومان و هەردووکمان قوربانی دەستی بەریتانیەکانی لەسەرەتاوە کە بەریتانەکان ئێمەیان دابشکردتەوە پێی ساگیز بیکۆ بەریتانیا و فەڕەنسا و فەڵەستینیشان بەو دەردەبرد 2000 بەریتانەکان کە با بڵێن عێراق هاتەژە ئیدای بەریتانیەوە بەریتانەکان وایان کە ویلایەتی موسڵ با بڵێن هەرێ کوردستانی ئێستا بکەندێ بە عێراقەوە کورد بەم چارەنووسێکیش کە تا ئێستا با بڵێن بە دژای ساڵی ڕابردوو قوربانی داوە زەحمەتی کێشاوە لەبار یاخۆڵن هەوڵەکانی لەبار براوە تا ئێستا بە ئامانجی خۆی نەگەیشتووە بە ئامان شوێ فەلەستینەکانیش قوربانی دەستی بەریتانەکانن کە پێی بەڵێنی بەلفۆر ئەو خاکە درا بە یەهودیەکان و یەکان تیا و دەوڵەتیان دامەزان 2000 وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا کە ئەمریکا یەکەم دەوڵەت بۆ کەدای ناو بە ئیسرائیل لە دوای 1948ەوە بە ئامان شێوە کە ئەبینی ئێستاش بۆ منە لە قۆناغەکانی ڕابردووە بینومانە کە پشگیری داواڕەوەکانی گەلی کورد ناکەم بۆیە توانین بڵێن گەلی کورد و گەلی فەڵەستین دووگەلی چەساوە جگە لە ڕوانگە ئاینیەکەی و بەڵێ بێگومان جگە لە لایەنە ئاینەکە و لایەنە ئینسانیەکە وەکو لایانی مەزلومیەتەکە کاروان دووگەلی چەساوە دووگەلی مەزلومین واگەر دەرفەت بێ لە ڕابردوودا هەمانگی باش و هاوکاری لە نێوان جوڵانە و ڕزگاری خوازی جوڵانە ڕزگاری فەڵەستینیدا هەبووە دوای لەسەرەوە دێمەوە خزمەتت مامۆستا کامیل داوای لێبوون دەکەین بەڵکو ئینشاڵڵا ئەم جارە کێشەمان نەبێ زۆر داوای لێبوون دەکەین ئەگەر جەناب قسەکان تاوکەی سەبارەت بەوەی کە پەیامەکانی و ئایا قەوارەی ئیسرائیل دەتوانێت غەزە داگیر بکات ئێستا بڵێن هێرشی دەست پێ کردووە سەوتی تۆ نەما بەس نازانم سەوتی من نەگاتە لای تۆ باشە ماوەستا بەڵام لە پرسیارەکە تێگەیشتم بەڵێ باشە بەڵێ 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 فەرمو ماوەستا بەڵێ سەوتی کاک حەکیم نەما لای من بەڵام پرسیارەکەی تێگەیشتم کە چیوت ئەوەی کە ئیسرائیل پەرچەکردداری ئیسرائیل لە بەرامبەر ئەو عملیە عسکەری حەماسە ئەم پێم وانیە وەکو جاران ئێستاش هەر بادیرەکەی دەرکەوتووە ئەوەی کە ئەو حەجمە گەورەی ئەو عملیە سەربازی حەماس ئەبوو پەرچەکردارێکی زۆر گەورە و دڕندانە بەرامبەر بە کەرتی غەزە بەکاربهێنرێ بەڵام هەر وەکو جاران وەکو عملیە بەسیتەکانی تر کە کردوێتی هەر عادەتەن ئەو موشک و بەڵێ لە هەندێک شوێن پەلامار و هەندێک شوێن وەکو خۆی ئەڵێ هەندێک بەلدە ئەوانەی گرتووە و هاتوۆتە ناو ئەو منتیقەی کە پێشتر حەماس و جەنگاوەرانی حەماسی تیا بووە بەڵام شتێکەوە زیرەکانە حەماس لەم عملیە سەربازیە ئەنجامی داوەگرتنی دیل و بارمتەیە کە ئەمە دەستی ئیسرائیلەکانی بەستووە خۆ ئەوەش نەبێ پێم وانییە ئیسرائیل بتوانێت بێتە ناو زۆنگاوی غەزەوە خۆی بخاتە ناو جەنگێکی مەیدانیەوە جەنگی دەستەوێخە لەگەڵ جەنگاوەران و مجاهیدینی بزوتنەوەی حەماس و هاوپەیمانەکانی لە حرەکەی جیهادی ئیسلامی و ئەو هێزانەی ترکە لەگەڵ حەماس و جیهادا ئێستا ڕوبەڕووی ئیسرائیل بوونەتەوە چونکە ئەوە قوربانێکی گەورە ئەدا و ئەمنیەتی سەربازەکانی سوپای ئیسرائیل زیاتر دەکەوێتە خەتەرەوە بۆیە من پێم وانییە کەوا پەرچەکردارەکە بەو شێوەیە بێ کە مقابل بێ لەگەڵ حەجمی ئۆپەراسیۆنە سەربازیەکەی بزوتنەوەی حەماسە بە پێچەوانەشەوە من پێم وایە دوای ئەم گەردەلوولەی کە هەڵی کردووە گوڕێکی تر بە ناچاری ئەدرێتەوە بەوەی کەوا ناونراوە عملەی سەلام یا پرۆسەی ئاشتی چونکە دیارە ئێستا حەماس لە مەیدانەکە سەلماندی کەوا هێزی مقاومە و هێزی بەرگری بەردەوامە لە ساحەکە بە تایبەتی ئەم جوڵەیە حەماس دوای شکست و دوای سەرکوتی بەهاری عەرەبی دێ دوای بەهاری عەرەبی قۆناغێک بوو کە فەڵەستینیەکان زیاتر زەرمەند بوون تێیدا و هەموو ئەو شکستەی کە ڕووی لە بەهاری عەرەبی کرد و دەسەڵاتە بەشێک لە دەسەڵاتە ستەمکارەکان گەڕێنرایەوە سەر کورسی دەسەڵات لە مقابلە بۆ ئیسرائیلیەکان بوو ینی پاداشتێک بوو بۆ ئیسرائیلیەکان و فەڵەستینیەکان زیاتر بێکەسکران بە تایبەتی لەو ڕۆوە کە میسر دوای کودەتاکەی سیسی لە میسرا زیاتر گەمارۆکە خرایە سەر کەرتی غەزە و سەر بزوتنەوەی حەماس هەر تەنانەت سەرۆکی میسری کە کاتێک لەسەر کار لابرا
تۆمەتی سەرەکیەوە بوو کەوا پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی حەماسا هەیە. ئەمە ئێستا کە ڕوویدا ئەو جەنگە گەورەی کە لە ناوچەکە ڕوویە لە فەڵەستین ڕوویدا پێمانەڵێکەوە ئیسرائیل وەکو کۆمەلگا ئەمنیەتی نەماوە، وەکو سوپا ئەو هێز و هەیبەتەی نەماوە و ئیسرائیل دوێن یەکەمین دەرکەوتنی بنیامین ناتانیاهۆ ئەوە بوو کە وتی ئێمە ئێستا لە حاڵەتی حربین کە ئەمە ڕووی نەداوە تا ئێستا لە ماوەی ئەو 5 دوای ئەو 5 حربەی لە ئەخیران لە ساڵی 1970 بوو کە ڕوویە ئیتر شتێک نەبووە ناوی پرۆسەی حرب. ئیسرائیل هەر کاتێویستێتی دەستدرێژی کردوتە سەر فەڵەستینیەکان، چ لە مەسجد الأقصا بێ، چ کەرتی غەزە و کەناری ڕۆژئاوا بێ، ئەمەلەی سەربازی خۆی کردووە و نەیوتوە ئەمە حاڵەتی من لە حاڵەتی حربام، بەڵکو حاڵەتی تونند و تۆڵکردنی ئەمنیەتی سنوورەکانی خۆی بووە. بەڵام ئێستا کە دان ئەنێ بەوەی کەوا لە حاڵەتی حربایە، لە حاڵەتی حربیشا مقابلێکی هەیە کە هەمیشە دەوڵەتێک مقابلێکی هەبێ، ئەوەی لە مقابلی خۆیان دایناوە لە ئاسی دەوڵەتێکا دایناوە و لە ئاسی هێزێکی گەورە دایناوە. فعلەن ئێستا حەماس هێزێکی گەورەیە لە ناوچەکەیە و حساب بۆ کراوە و دوای ئەم عملیە سەربازیە من پێم وایە علاقاتی هەرێمایەتیش لەم منتیقەیە پەیوەندیەکانی نێوان ئەو دەوڵەتانەی کەوا جۆرێک لە کشپرزی و پەرتەوازەی ڕووی تێکردووە دیسانەوە وڵاتانی هەرێمایەتیشە کەونەوە گفتوگۆ لەگەڵ یەکترا و علاقاتەکان بە جۆرێکی کەدا ئەڕێژرێتەوە و ئەو پلان و نەخشەی کەوا ئەمریکا و ئیسرائیل دایان نابوو بەوەی کە بە ناوی تەطبیع و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و پاراستنی ئەمنیەتی ئیسرائیلەوە ئەو پلانەکە دانرابوو، ئەو نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەو جۆرەی کەوا ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێ بە هەموو شێوەیە بەم جوڵە سەربازیەی بزوتنەوەی حەماس و هاوپەیمانەکانی شکستی پێهێنران. واتە دوای ئەم عملیەیە گۆڕانکاری زۆر هەم لە ئاستی پرۆسەی گفتوگۆی فەڵەستینی و ئیسرائیلیەکانە ئەگەرچی حەماسیش بەشداریتیانەکە و هەم لە ئاستی گفتوگۆی وڵاتانی هەرێمایەتیە و هەم لە ئاستی نێودەوڵەتیشە حسابکردنیەکی تر بۆ هێزی بەرگری فەڵەستینی ئەکرێت جارێکی تر و ئەوەی کەوا پێشتر بڕیاردراوە کە ئەمە هێزێکی تیرۆریستیە پێچێ هەندێک وڵات بەو بڕیار و بۆچوونەیانی شتا بچنەوە. باشە مامۆستا ئەوەی کە بەرەزت ینی پێشبینی ناکەی بتوانێت غەزە داگیر بکرێ وەکو پێشبینی دووش جەنگەکە پێرەچێ بەرفراوان بێت بۆ نمونە حیزبوڵڵا بگرێتەوە یاخود حوسەکانی یەمەنیش بگرێتەوە کێشە بۆ مەسەلەی وزلەژە سەراسی جیهان دروست ببرێ ئەگەری فراوانبوونی جەنگەکە هەیە؟ طبعا جەنگەکە ئێمە ئەبێ سەرەتا ئەوە بڵین کەوا ئەم دۆزی ڕەوای گەلی فەڵەستین قەزیەیەکە بە عملی سەربازی بە سەرکوتی ئیسرائیلی بە هێزی سەربازی و تەکنەلۆژیای نوێی سەربازی ئیسرائیلی بە پاڵپشتی گەورەی ئەمریکی بە خستنەکاری و ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکان کە ئێستا ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکانیش لە گفتوگۆ و لە کۆبوونەوان کەوا دیاریشە کە بڕیارەکان هەمیشە سەرکۆنەی فەڵەستینیەکان و ئێستا بزوتنەوەی حەماسەکەن هەموو مێژووی ئەنجومەنی ئاسایش یەک ئیدانەی کارە نامرۆیانەکانی ئیسرائیلی تیانە بەڵام هەر هەمووی ئیدانەی فەڵەستینیەکانە لە ئەنجومەنی ئاسایشەوە لە هێزی سەربازی ئەمریکیەوە کە خراوەتە خزمەتی ئیسرائیل لە هەموو ئەوەی کەوا لە خزمەتی ئیسرائیلە نەیتوانیوە قەزی فەڵەستینی بە شێوە سەربازیەکەی حەل بکات تەنانەت ئەگەر کەرتی غەزەش داگیر بکە مقاومەی فەڵەستینی کۆتایی پێ نایە بەرخوردی گەلی فەڵەستین کە 75 ساڵە بەردەوامە کۆتایی پێ نایە ئیلا ئەبێ کێشەی فەڵەستین چارەسەر بکرێ و چارەسەرەکەیش دیارە لە بینی حرەکەی فەتح و حرەکەی حەماسا دوو دیدگای جیاوازە. حەماس پێی وایە گەلی فەڵەستین خاکی فەڵەستین هەمووی خاکی فەڵەستینیەکانەوە ئەوەی هێنراوەتە ئەوێ خەڵکی داگیرکەرەوە حتا تعاملکردنی دوێنێی حەماسیەکان مجاهدینی حەماس و جیهادی ئیسلامی لەو شوێنانەی کە خەرقی ئۆردوگا نیشتەجیەکانی ئیسرائیلەکانی کردبوو تعاملی سەربازی لەگەڵ تەنانەت ئافرەتەکانی شاکرد حەقی خۆشیانە لەبەرەوەی ئەوەی کە هاتووە لە خاکی وڵاتێکی داگیر کردووە و هاتووەتە سەر ماڵ و حاڵی گەلێکی تر هەمووی وەکو سەرباز وایە ئەنی شتێک نییە جیاوازی ئەو مەیدانە جەنگی کە لە فەڵەستینە هەیە جیاوازە لەگەڵ هەر مەیدانێکی کا لە هەر وڵاتێکی کا ئەکرێ. من پێم سەیرە ینی خەڵکێک لەوانەیە ڕەخنە بگرێ بڵێ ئەوە لەوەیە تعامل لەگەڵ دیلە ئەوەیان لەوێ لەگەڵ ئافرەتە لە کۆمەلگای ئیسرائیلیە شتێک نییە ناوی مەدەنی بێ هەر هەمووی خەڵکێکی داگیر
داگیرکردن لە وڵاتانی تری ئەوروپی و شوێنانی کەوە هاتوون و خاک و شوێنی خەڵکی تریان داگیر کردو هەمویان حکمی سەربازیان هەیە ئەمە یەک دووهەمینیشی جەنگاوەرانی فەڵەستینی حەقی خۆیانەکەوە ئەنواع تەکتیک بەکار بێنن تەکتیکی تۆقێنەرانە بۆ ئەوەی هەموو ئەو لێشاوە کۆچەی کەوا ڕوو لە فەڵەستینی داگیرکراوەکە لە ماوەی ئەم 75 ساڵە کۆتایی پێبهێندێ و بە پێچەوانەوە ئەم جارە شاڵاوی گەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان دەست پێ بکات و ئێستا ئیسرائیلەکان لە حاڵەتێکی ترس و حاڵەتێکن کە تۆقیون لەوەی کەوا دوێنێ ڕووی داوە من دوێنێ گوێم لە ئەم شەو گوێم لە برادێکی خۆمان بوو لە تەلئەبیب بوو کە هەولێری بوو لەوێ بۆ گەشت ڕۆشت بووە ئەوێ کە لە کەناڵێک قسەیە کرد وتی دابەزیومەتە ناو خەڵکەکە ئەو خەڵکە هەر هەمووی تووشی شۆک بوون ئەڵێن ئەمەی کەوا ڕووی داوە بە هیچ شێوەیە بە خەیاڵی ئێمە نەهاتووە کەوا فەڵەستینیەکان بتوانن بەو شێوەیە بێنە ناومان و بتوانن ئەم زەبرە جەرگبڕەمان لێ بدەن و بتوانن بەو شێوازە موشکبارانمان بکەن و خۆشیان بێن ترس و تۆقاندن و کوشتن و بارمتەگرتن و دیل و ئەوانە هەمووی کە عملی قرس و ناڕەحەتە هەموو ئەوانە لەسەر جاستەی کۆمەلگایەک بنیاد بنێن کە 75 ساڵە هەموو هێزە جیهانیەکان هەوڵی پاراستنیە دەن و ئەمنیەتی ئەپارێزن بەڵام ئێستا لە ماوەی شەو ڕۆژەکە معادلەکان ئابم شێوەیە گۆڕا خزمەت مامۆستا دێمە خزمەت مامۆستاکەم کاکتۆر ویست باسی پەیوەندی کورد و بڵین هێزەکانی فەڵەستین بکەین لەو ماوەیەشدا لە چەند ڕۆژ ڕابردوو خالید مەشعەل سەرۆکی مەکتەبی سیاسی زوتنەوە حەماس پەیوەندی بە سەرۆکی کۆمەڵی دادگەری کرد و دووبارە هاوسۆزی خۆی دەربڕی بوو بۆ خەڵکی کوردستان گەلی کورد پەیوەندێکە پەیوەندێکی لە مێژینەیە بەڵێ تەماوتمان گەلی کوردی گەلی فەرزان هەرجان دووگەلی چەساون دووگەلی مەزلومن و قوربانی دەستی زلهێزان و با بڵێن دەوڵەتەکانی کە دەستیان بەسەر خاک و زیویان نەگرتووە قوربانی دەستی ئەوان وە چەند ساڵە باش دەدەن و قوربانی دەدەن ئەمە لەلای لای کەشۆگەسەری مەژووی جوڵانی و ڕزگارخوازی کوردی و فەڵەستینی بکەین هەنی خاڵی هاوبەش لە نێوانیاندا هەبووە پەیوەندی هەبووە پەیوەندی لە نێوان جوڵانی و ڕزگارخوازی فەڵەستینی و جوڵانی و ڕزگارخوازی کورد هەبووە لە با بڵێن لە سەدەی بیستەمدا لە کاتی شۆڕشەکانی کوردیداوە لە هەفتاکان و هەشتاکانە بەڕاستی مەگەسەر یەکەم بەیاننامەی دابەزێنێکی نیشتمانی کوردستان بکەین پشتیوانی خۆی بۆ خەباتی ڕای گەلی فەڵەستین دەبڕیوە لە یەکەم بەیاننامەی دامەزراندنیدا دژایەتی خۆی بۆ ئیمپریالیزم بۆ سەهیۆنی دەربڕیوە بە هەمان شێوە لە بەیاننامەی با بڵێن سەکردیاری کاتی پارتیدا دژایەتی بۆ ئیمپریالیزمی نێودەوڵەتی ئیستیعماری نێودەوڵەتی دەربڕیوە کاتە بۆ چکە دووگەلی چەساو بین ئەگە سەیری مێژوو بکەین بۆ نمونە وتمان چەندین پەیوەندی هەبوو لە نێوان بۆ منە یاسر عەرەفات لە ماوەکانی ڕابردوودا لەگەڵ سەکردایەتی سیاسی کووردە و چەندین با بڵێن جار ئەگەرچی بەشێکی پشوکی ژوو بێ لە با بڵێن ژمارەی لە پێشمەکە چوونەتە لای فەڵەستینیەکان لەوێ ڕاهێنانیان پێکراوە تەدریبیان پێکراوە ئەو لە ساڵەکانی چەند بوو لە سەرەتای هەشتاکاندا بەڵێ لە سەرەتای هەشتاکاندا هێزە ئیسلامیەکانی ژەوە پەیوەندێکی ئەمە لەلایەن کەشۆ بەس بڕاستی من تعجب بکەم کە ئێستا بۆ منە ینی لێرە لەوێ کەسانی ئەم لایەنە یاخود لەسەر ئاسی ئەگەرچی تاکیش بە یاخود ئەو نەبرەیە ئەگەرچی شەمنانە دەری دەبڕن سێکە پیشانی لە فەڵەستین ناکەن و پیشانی لە ئیسرائیل دەکەن ینی بەداخەوە خۆ بەڕاگەیاندنەکانە دیارە بەس وەڵام ینی شەمنانە دەیڵێن ناتوان بەڕاشکایی بیڵێن و ئێستاوی کە هەیە پەیوەندی ئەتەمەن لەسەر ئاسی لایەنە ئیسلامیەکان وەکو جەنابەت باسی کرد بۆ منە لە نێوان با بڵێن کۆمەڵی دادگەری و لایەنی با بڵێن حەماسەکە هاوسۆزی و هەما یاخود بڵێن لایەنێکم هاوسۆزی هەیە یاخود پشتیوانی هەیە بۆ ئەو خەباتی کە ئەوان دەیکەن دژی داگیرکران و لە پێناو مافی ڕای خۆیان دەبڕاست چکوانش خاوەنی دۆزەکەن هاوشەوی دۆزی کورد بۆیە دەبێت مامۆستا عەبدولباپیر کە بەیاننامێکی بڵاو کردەوە پشتیوانی لەو خەبات دا لە هەموو مسڵمانێک ئەگەر بە نزیک بێ ینی پشتیوانیان بکەن و هاوهەڵوێز بن لەگەڵیاندا چکە بەڕاستی ئەمە لە کورد چاوەڕوان دەکرێت کە وەکو دووگەلی مسڵمان لەگەڵ فەڵەستینیەکان و دووگەلی چەساوە و دووگەلی ستەمدیدە و دووگەلی قوربانی دەستی زلێزەکان نەک بە پێچەوانەکەیەوە سپاس دەکەم کاکتۆر مامۆستا پێنج خولەکێکمان ماوە بە کورتی بێ سپاس دەکەم دوو پرسیارەتی یەکەمیان سەبارەت بە کورد و ئیسرائیل ئاهێت کاتێک ئیسرائیل دۆستی کورد بووە چ لە مەسەلەی بڵێن دەستگیرکردنی ئابڵاو و جەلان کە دەستگای مۆسادی ئیسرائیلی هاوکار بووە چ لە 1974 کە لە شکستی شۆڕشی کوردی و لە زۆر وێزگەی دیکەش هیچ کاتێک کورد و ئیسرائیل دۆستی یەکتر بوون
بەڵێ کاک حەکیم بەشێک لە پرسیارەکەت گەیشت پێم بەس تێگەیشتم کە پرسیارەکەشە چی بوو بەڵام من هەر جگە لە پرسیارەکەی جەنابیش و هەر ئەوەی هەمان دکتۆر فاروق بوو من ئیزافەیەک بۆ قسەکانی کاک دکتۆر فاروق عجیب و غەریبەوەیەکەوە یعنی تۆ هاوسۆزی ئیسرائیل بی نەک هاوسۆزی فەڵەستینیەکان بی زۆر سەیرە ئەو دەنگانەی کە لە کۆمەڵگەی کوردیە کە دەنگێکی نەشازە پێی سیر بێ کە ئێمە خەڵکی ئیسلامی و غەیرە ئیسلامی هاوسۆزی گەلێکی چەساوە و داماوی وەکو فەڵەستینیەکان بین ئەوە سیر نییە سیر ئەوەیەکەوە ئێمە متعاتیف نەبین لەگەڵ ئەو گەلا لە کاتێکە ئەوەی کە بەرامبەر ئەو گەلە وەساوە وەکو جەنابە دووتت هەمیشە هەر لە سەرەتاوە ئیسرائیل کارتی قەزەی کوردی بەکاری هێناوە بۆ یاریکردن و بۆ بەرژەوەندیەکانی خۆی جگە لەوەش تەنها یەک نمونەی هەڵوێستی نامرۆڤانەی ئیسرائیلی لە بەرامبەر قەزەی کوردی ئەمە لێک بینەوە ئەبێتە عیبەیەکی گەورە بۆ ئەوانەی کەوا ڕەخنەگرن کە ئێمە بۆچی هاوسۆزی خەڵکی فەڵەستینین جگە لەو خاڵە هاوبەشانەی کە لەگەڵ گەلی فەڵەستینا هەمانە کە هەردوو لامان گەلێکی چەساوین ینی بڵند ئەجەوید ئەو کاتەی کەوا سەردەمی دەسەڵاتەکەی ئەو بوو عەبدوڵڵا ئۆجەلان گیرە بە نەزوتی ئەگەر هاوکاری موساد ئیسرائیلی نەبووە ئێمە نەمانەتوانێت عەبدوڵڵا ئۆجەلان دەستگیر بکەین یعنی عەجەبەن ئێستا ئەوانەی حتا تەنانەت بەشێک لەوانەش نزیکن لە پرسی کورد لە باکوور ئەو ڕەخنەیە لە ئێمە ئەگرن بۆچی هاوسۆزی ئێمەنین و هاوسۆزی فەڵەستینیەکانن کاکە ئێمە هاوسۆزی هەموو بە تایبەتی ئیسلامیەکان لە سەردەمێکە هەموو ئەحزابی کوردی پەلاماری پەکەکەیانەدا تەنها ئیسلامیەکان بەشداریان نەکرد لەو پەلامارە کە من بۆ خۆم گیانی چەند کەسێکی ئەو کەسانەی دۆست و لایەنگرانی پەکەکەم ڕزگار کرد لە بارەگاکانی خۆمانە ئەو کاتە و نامەی سوپاسنامەی ئەوانیشم بۆ هاتووەکەوە ئێوە گیانی ئێمەتان پاراست کاتێک ئەوانەیان کوشتن ئێمە لە مەقەڕەکانی خۆمانە داڵدەمانەدان و نەمانە یاڵا دەستی ئەوانی پێ بگا ئێستا هەر ئەوانەیە مزایدەنی وەکو حاڵەتێکی قەومچێتی مزایدە بەسەر خەڵکی ئینسانی باشە ئەکەن کە بە دافعێکی مرۆڤانە هاوسۆزی بۆ گەلێکی چەساوە دەرەبڕنەڵێن بۆ هاوسۆزی خەڵکی باکوور نین و بەڵام هاوسۆزی فەڵەستینیەکانن کاکە ئێوە ئەبێ دژی ئیسرائیل بن لەبەرەوەی ئیسرائیل عەبدوڵڵا ئۆجەلانی تەسلیمی تورکیا کرد ئێستا ئۆجەلان کە ئەوە چەندین ساڵە لە ناو زیندانەکانی تورکیایە بە هاوکاری موسات و مخابراتی تورکی بوو دەستگیر کراوە ئەوان و بە تایبەتی ئیسرائیلیەکان ئۆجەلانیان تەسلیمی تورکیا کرد ئەمە حاڵەتێکە بەڕاستی عجیب و غەریبەکەوا ڕەخنەیەکی وا بگیرە لە خەڵکێک لەو خەڵکەیەوە هاوسۆزی فەڵەستینیەکانەکە ئەوەی عاتیفەیەکی ئینسانی تیابێ ئەبێت لەم حاڵەتانە هاوسۆزی گەلێکی داماوی فەڵەستینی بێن نەک لەبەرەوەی کەوا ئەوان هاوبیری ئەمنیا هەر گەلێک تەنانەت ئۆکرانیەکانی زۆر جاری وایە هەندێک مەشاهیدی ئۆکرانیا ئابینیت جاری وایە بیتە هاوسۆزی ئەوانی چونکە هێزێکی زەبەلاح شەڕێکی نابەرامبەر لەوێ هەیە با تێبینیشمان لەسەر ئۆکرانیا و سیاسەتی ئۆکرانیا هەبێ بەڵام گەلێکی مەزلوم هەیە لەوێ هێزێکی زەبەلاح ئەیانەوەی ئیرادەیان زەوت بکەن ئێمە لە هەر شوێنێک هەبێ ئەوەی ئینسانی خاوەن دافعی ئینسانی بێ لە هەر شوێنێک زوڵم کرابێ هاوسۆزی ئینسانە مەزلومەکان بی بەڵام لێرە بەداخەوە زۆربەی ئەوانەی ئەم پرسیار و ئەم ڕەخنەوە شتانە ئەگرن خەڵکی قەومچین ئەوانەی لە پشتیانەوە نە وڵاتیان وێران کردووە کە چینیان مزایدەی کوردایەتی قەومچێتی بەسەری ئەماکەن باشە بە کورتی ماوەسە کات منەماوە ئەوەی کە بەرەزوتت 11 سێپتەمبەرێکی تر بوو بۆ ئیسرائیلەکان و پێ دوای جەنگەکەش فراوان دەبێت بە کورتی بێ دەقەیەک سوپاس دەکەم وڵای جەنگەکە بە تەبیعەتی حاڵی هەموو ئەو جەنگانەی پێشتر ڕوویاوە ئەو بەریەککەوتنەی نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلیەکان تەداخلات هەبووە ئێستا لەوانەیە تەداخلاتێک و میانجیگەریەک و تەرح و شێوازێک لە دەستێوەردان هەیە بە تایبەتی لە وڵاتانی عەرەبیەوە میسر خەریکە لەلایەکەوە ئیمارات خەریکە کە ئەمانە دوو دۆست و دوو هاوپەیمانی گەورەی ئیسرائیلیەکانن ئێستا پێم وانە ینی جەنگەکە بەو شێوازە درێژە بکێشەکە تەنها ئەوەندە هەیە لەوانەیە ئیسرائیل لە تۆڵەی ئەوە کە خەڵکێکی زۆری لە کوژراوە لە هەموو مێژووی ئیسرائیلە لە دوای حربە گەورەکانی پێشووتر و تا هەفتاوسە ئەوەندە خەڵک نەکوژراوە کە ئەم ئێوارەیە باس لە ئەوەی کە خۆیان باسییان کرد باس لە 750 کوژراوەکەن و باز لە 750 بێ سەر و شوێنەکەن حتا فەڵەستینیەکان ئاماری بارمتە و دیلەکانیشان هێشتا بە شوێکی ڕسمی ڕانەگەیاندوە کە پێچێرە لەو 750 بێ سەر و شوێنە بەشێکی زۆریشی هەر لە دەستی جەنگاوەرە فەڵەستینیەکان نابن. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر لە کۆتاییدا پێ دوایە لەبەری ڕۆژاوەشکێشە بۆ ئیسرائیل دروست بێ
ینی بەهۆی ئەو هۆکارە لە کەناری خۆراوە خەڵک کێشە بۆ ئیسرائیل بەڵێ ئیسرائیل ئەمڕۆ لەم حەدەسەدا لە تەراجعدا لە پاشەکشەدا شکستینەوە کە هێزی کەشکستینا وری لە دەستدا بێگومان ئەکرێت لە شوێنەکانی کەش بتای لە زەوی غەربی و خەڵکی فەڵەستینی دژی ئیسرائیل بجوڵێنەوە لە هەر شوێنێک کە بکرێ بەڵام ینی ئەتوانین بڵین کە ئیسرائیل لەم کاتە هەوڵ ئەدا کە ئەم شەڕە زۆر فراوان نەبێ تووشی عیبەی گەورەتر و شکستی گەورەتر نەبێ لەم کاتەدا هەوڵەدا شەڕەکە فراوان نەبێ و تا ڕادەیەک احتیواکەوە بچوک بێتەوە. سوپاس بۆ بەڕێزان دکتۆر فاروق محەممەد و مامۆستا کامیل محمود. سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکارانم خواتانەوە.